بەڵام مهم بوو کە سەر لە نوێ هەستاینەوە جارێک ئەم جارە ئەوروپا بۆ خۆی لەگەڵ ئەمریکا چەند تەلفیقاتێکی تریان کرد کۆمەڵە برایان لە سوید گرت کە ئەنسارن پلانیان داناوە یەکی شوباتیان قسە گردنیان گوای ئەمانە پارەیان لێرەوە تەحویل کردو بۆ ئەو جۆرەشتانە یەکی 5 ساڵ حکم دران ئێستاش بە سەربەرزی الحەمدلە هاتوونەتەوە دەرەوە کۆتایی بەویش هاتوو برایتر لە ئەڵمانیا تۆمەتبار کران بەوەی گوایە هەندێکیان پارەیان حواڵە کردووە ئێستاش لە زیندانن هەندێکی تر گوایە ویستویانە عەلاوی بکوژن بازێکیان بەربوون الحەمدلە ئەوانش بە سەربەرزی هاتنەوە دەرەوە هەندێ برایتر لە ئیتالیا گیرابوون و ئەحکامیان لەسەر بوو هەندێکیان ئازاد کران هەندێکیان درانەوە بە سووریا بەداخەوانش لە زیندانی سووریان براشمان هەیە 2 ساڵ لە سووریا سجن بوو 7 ساڵیشان لە ئیتالیا بۆ بڕیوەتەوە و یەکەمین جارە ڕەوتێکی ئاوای کوردی لەسەر مستەوای عالەمی بناسرێ لەسەر مستەوایەکیش کە دوژمنانێکی زۆر تینی بۆ بێنن لەگەڵ هیچ لایەکیانە نەسوڵحێ چونکە لە بەرژەوەندی نییە و ئەمە شتێکی بۆ یەکەم جارە کە ئاوا حەدەسێکی وا ببێ ڕەوتێکی وا بەسیط لە کوردستانێکەوە بەڵام لە 11 زیندانە ئەفرادی زیندان کرابێ ئەوەی کە لە گوانتەنەمۆیە 5 کەس لەو برابەڕێزانە لەوێن و لە نەرویج لە سوید لە بەریتانیا لە ئەڵمانیا لە هۆڵەندا لە ئیتالیا لە سویسرا لە سووریا لە ئێران لای حکومەتی عەلاوی لە حکومەتی نووری المالکی یا لە زیندانی پوکا لە بەسرە هەروەها لە لای پارتی وێچێتی لای ئێرانی تاغوتیش لای ئێرانی مجرمیش کە ئەو برابەڕێزانە ئێستاش تەبعەنەوانەی تایە ماون جگە لەوانەی کە لە ڕەمەزانی ڕابردووە 16 ڕەمەزانە 12 کەسیان بەربوون 58 مانگ و 19 ڕۆژ بوو لە زیندانی ئەوەیە بە مەزلومی بردبوویانە سەر وای پەروەردگار پاداشتی ئەوانش بداتەوە و وایان بکا بە زەخیرەی قیامەتیان ئەو برابەڕێزانەی لە زیندانەکانان هەتاکو ئێستاش ورە بەرزن باوەڕیان بە هەبوونی خۆیان هەیە 3 کەس 4 کەس بیستومە کە لە زیندان بەربوو بن و باوەڕیان نەمابێ یان نەوێرن یان هیچ جۆرە ئیشارەتێک نەکەن بەوەی کە سابتن لەسەر ڕێبازی خۆیان یان دوانیان اعترافیان کردوێ و بەربوو بن لەو سیانە ئەوانی تر بە فەزلی خوای گەورەوەی لە زیندانایە ئەوەی بەو شروتە قورسانەش بەریان داوە دوای 4 ساڵ و 5 ساڵ هەمویان هەر لەوێ ماوە برای باشمان هەیە بەیەم ساڵیەتی ئێستا لە زیندانی پارتی هەیە و ئێمە قەناعەتیشمان وایە بەو دید و تێڕوانینەی کە فێر بووین وای پەروەردگار بۆی هیدایەتی داوین باوەڕمان وایە ئێمە کۆمەڵە مسڵمانێکین باوەڕمان وایە کە ئیسلام دینی ئومەتێکە بە بزاوێکی شیاو ئەم جاهیلیەتە ئەگۆڕێ تا خواپەرستی دادپەروەری لە دارالئیسلامێکە ئەچەسپێ بۆ هەر یەکێکیش لەمانە ئێستا الحەمدلله کتێبمان لەسەری هەیە ئێستا ڕوونکردنەوەی زۆرترمان لەبەردەستایە کە ئێمە بۆ خۆمان مسلمانین یعنی چی باوەڕ یعنی چی ئیسلام یعنی چی دین یعنی چی ئومەت یعنی چی بزاوی شیاو یعنی چی جاهیلیەت یعنی چی چه هەدەفێک دێنی نەدی هەوش فەزلی خوای گەورەیە و دارالئیسلامیش بە معنای چییە جیاوازکردنەوەی هەمووشی بە ئوسلوبێکی ئوسولی علمی شەرعی کە احتیماد بکاتەوە سەر دوای قورئان و سنەت سەر عولەمای ئەم ئومەتە دەیان ئوسولی وەکو ئیمامی شاتیبی و ئیمامی ابن القەیم و یەکدانەوەیکی ورد و شەرع ناسانە دڵمان بەڕەوتی خۆمان خۆشە ئێستا دوای ئەو زەختش هەرچۆن وەکو خەڵک لە غەزەوە سەری بەرز کردو دوای ئەو هەموو داڕمان و قەسفە دڵمان خۆش بوو کە ئەهلی حەماس وەکو جوامێر و پیاوی بە شەرەف و ئازا سەر لە نێو دەرکەوتنەوە هەموو پلانی ئیسرائیلیان هەڵوەشانەوە ئێمەش بە فەزلی خوای پەروەردگار لە دوای ئەو هەموو زەختێکی نێودەوڵەتی کە لە سەرمان بوو لە غوربەتی ئیسلامە کەسێ نەبوو ئاوڕمان لێ بدات و کەسێ نەبوو یارمەتیمان بدا کەسێ نەبوو تەنانەت $100 بنێرێ بۆ ئەوانەی کە لە زیندانی ئەوین بوو بەڵام بە فەزلی خوای پەروەردگار سەبرمان لەسەری گرت و جارێکی تر لە هەموو لایەکەوە دەرکەوتینەوە دەرکەوتنەوەیکی زۆر جوامێرانە کە دوژمن اعتراف بەوە ئەکا
کە نەفەس درێژ بووین سەبرمان هەبوو دید و تێڕوانینێکی وریاتر ئێستا قوڵتر ڕەسەنتر فێر بووینەتەوە الحەمدلله لەبەرەوە الحەمدلله ئێستا فەزلی خوای پەروەردگارە کە بەرەو هەنگاوی باشترە ڕۆینەوە و ئومێدەوارم ئینشاءالله ئەمانە هەمووی دەرس و تەجروبە بن ئەو برابەڕەزانەش ئەگەر احتیلالی ئەمریکا نەبوایە ئەگەر عێراقی هەموو نەگرتایە حتمەن ئەو برایانە هاتنەوە لە کوردستانەوە بوونەوە بەڵام ناکرێ مرکزی سەری مارەکە لە بەغدایە و ئەترافەکانیشی لەو ناوچە سونیەیە ئەمان بێن لە هەڵگوردەوە دەست پێ بکە یا بچنەوە سووریا لەبەرە گومانی تیانە کە ئەو برابەڕەزانە خوای پەروەردگار ئەوەی ڕۆیشتون بە شەهید وەریان گرێ ئەوەی کە ماون مەحفوظیان کە ئەوانەی کە لە زیندانان سەبریان پێ ببەخشێ و بەهێزتریان کە ڕۆلی خۆیان الحەمدلله بینی و ئێستا شەروا بینیویانە و چەندان کەسی تر ئێستا لەم جیهادەیە لە مدەی ئەم 6 ساڵەیە پەروەردە بووە لە بەردەستی ئەوانە ئەوەی عمری 15 ساڵ و 16 ساڵ بووە پەیوەندی پێوە کردوون بە فەزلی خوای گەورە ئێستا گەیشتونەتە قۆناغێکی تر و هەندێک لەو برابەڕەزانەوان بەجێهێشت تازە لە دەوراتی ئەوەلیا بەشدار بوون ئێستا الحەمدلله معسکەراتە بن بەڕێوە وەکو قیاداتیش ئێستا هاتوونەتە مستەوایەکی خوار ئاستی یەکەمی قیادەوە الحەمدلله پێگەیشتون ئەوەش مژدەی خێرە و بەرچاو ڕوونیمانە و ومێدێکە کە خوای پەروەردگاری خاتەوە بەردەستمان